کاتتان بەخێر هاتمۆ خزمەتتان بۆ دەرسی چوارەمی فەلسەفە بۆ مناڵان. دەرسی چوارەم یا وانەی چوارەمی فەلسەفە بۆ مناڵان باس لەسەر دوودانە چەمکەکە، چەمکی باش و چەمکی خراپ. مامۆستا دەبێت بۆ مناڵەکان یا بۆ خوێندکارەکان باس بکە کە خاس و خراپ یا باش و خراپ لە بڕێ لە موقعیەتەکانە، لە بڕێ لە سیچوێشنەکانە زۆر بە جوانی گیان ناکرێنەوە، لەوانەیە تەداخلیان ببێ، یانە تێکەڵی ماناییان بێ و نەتوانرێت جیا بکرێتەوە. دوایەوە کە ئەمە ئەوترێت بە خوێندکارەکان موقعیت هەیەک ئەخرێتە بەردەستیان کە ئەوان ئەو مناڵانە ئەو خوێندکارن ئەبێ خۆیان هەڵی بژێرن کە ئەم کردارە یان ئەم ڕەفتارە لە چ بارودۆخێکە باشە، لە چ بارودۆخێکە خراپە و بۆچی. و مناڵەکان ئەبێ بۆ ئەم کردار و ڕەفتارانەی کە ئێمە خینە بەردەستیان کۆنتێکست یا بافتێ پەیاکەن و لە بافتەکە تەحلیلیکەن و شی بکەنەوە کە ئایا ئەم کردارە ئەچێتە ئەو مانایەوە کە خراپە یان ئەم کردارە لێرە باشە ئەگەر چیم ئەتوانێ مانای خراپیشی ببێت. واتە بڕێک لە کردارەکانی ئێمە هەم مانای خراپ ئەگەیەنێ هەم مانای باش ئەگەیەنێ، بەڵام ئەمە پەیوەندی بە کۆنتێکست و بە ئەو بافتۆ هەیە، بەو بارودۆخۆ هەیە کە ئەم ڕەفتارە تێدا ئەنجام ئەدرێت. دوایەوە لەوانەیە خوێندکارەکان گشتیان هاوڕابن لەسەر ئەوەی کە بۆ نمونە کوشتن خراپە. ئەگەر هەمووی پۆلەکە یا دەرسەدێکی زۆر لە پۆلەکە موافق بوون، هاوڕابوون لەگەڵەوەی کە کوشتن مەسەلەن بۆ نمونە کوشتن لە هەر حاڵەتێکا خراپە، مامۆستا توانێت پرسیارێ بکە، بۆ نمونە پرسیاریان ئایا ئێوە گۆشتە خۆن؟ دیارە مشەخەسەکە گشتی گۆشتە خوارد. دوایە مامۆستاکە پرسێ ئەم گۆشتە هی چییە؟ مەسەن هی فلانە حیوانە، فلانە بوونەوەرە. دێ باشە تۆ چۆن نتوانی ئەم گۆشتە بخۆی؟ بە کوشتنی حیوانەکە یا ئەو بوونەوەرە تۆ توانی گۆشتەکەی بخۆی. پس لەم حاڵەتە کوشتن باشە یان کوشتن خراپە. ئەوە مامۆستاکەش ئەتوانێت خۆی تەداخل بکە لە بەحسەکانە بۆ ئەوەی کە بیرکردنەوەی قوڵ و تێگەیشتنێکی قوڵ پیا بێ لە ناو مناڵەکانە سەبارەت بە چەمکی باش و چەمکی خراپ. ئیستا ئەو کردارانە کە ئێمە خینە بەردەستی پۆلەکە بۆ باسکردن بۆ ئەوەی کە بزانین ئایا ئەم کردارە باشە یا خراپەوە، لە چ بافت و کۆنتێکستێکا باشەوە، لە چ بافت و کۆنتێکستێکا خراپە، ئەبێ ئیتی ئێمە ماتڵی وەڵامی مناڵەکان بین و باسی مناڵەکان بزانین چۆنە چێتە بەرەوە. بۆ نمونە شەڕکردن باشە یا خراپە، لە چ کۆنتێکستێکا باشە، لە چ کۆنتێکستێکدا خراپە. خیانەتکردن لە کەسانی تر باشە خراپە؟ ئەگەر باشە کەی، ئەگەر خراپە کەی، لەکوێ، چۆن؟ تۆڵە سندنەوە لە خۆت مەسەلەن هەڵەیەکەکەی خۆت جەریمەیەکەی، خۆت مەحکومەکەی، خۆت سەرزەنشتەکەی، ئەمە چییە؟ دروسە یا دروست نییە؟ کەی دروسە کەی غەڵەتە. کوشتن، هیچ کارێ نەکردن، هیچ شتێک نەوتن، کەی هیچ شتێک نەوتن خاسە، کەی خراپە. سەرپێچی کردن، مەسەڵەن ئێمە باوەڕمان وایە کە ئەبێ هەمیشە لە یاساکان پەیڕەوی بکرێ، کەی ئەتوانی لە یاسا پەیڕەوی نەکەی سەرپێچی بکەیت و بۆچی؟ لێدانی منداڵ باشە یا خراپە؟ کەی باشە کەی خراپە. دزیکردن باشە خراپە؟ ئەگەر باشە لەکوێ، ئەگەر خراپە لەکوێ. خۆپاراستن، فێڵێک بەسەری ئەوانی تردا بکەیت، تۆ فێڵکەی لە دیگەران باشە یا خراپە؟ ئەگەر باشە لەکوێ باشە، ئەگەر خراپە لەکوێ خراپە. خۆشاردنەوە خاسە یا خراپە؟ بە مناڵەکان باسی لەسەر بکەن. شتێکی گەمژانە وتنا، مەسەڵەن شتی ئەلەکی و بێمانە و ئەحمەقانە قسەکردن باشە یا خراپە؟ لە چ بافتێکە باشە، لە چ بافتێکە خراپە؟ یعنی لە چ کۆنتێکستێکە ئێمە ئەتوانین بێژین ئەگەر تۆ شتی گەمژانەش بڵێ هیچ ئیرادێنی و باشە. نەزانین خاسە یا خراپە؟ چ وەختێ خۆت بی لە نەزانین باشە، چ وەختێ خۆت بی لە زانین، یا ئەسڵ بڕۆی فێربی یا بڕۆی فێر نەبی، بە پێویستی زانی بە پێویستی نازانی، کەی لەکوێ بۆچی خاس و خراپەکەی بێ نەزانین مناڵەکان باسی لەسەر بکەن. یەکەم کەس بوون، لە چ بارودۆخێکا تۆ یەکەم کەسبی باشە، لە چ بارودۆخێکا یەکەم کەس نەبی، دووەم بی، سێوەم بی، ئاخر بی، ئەسڵ بەشداری نەکەی. خاس و خراپی یا یەکەم بوون لە شتێکە چییە؟ بە تەنیامانەوە، تەنیایی، خودی تەنیایی باشە یا خراپە؟ قسەکردن، گوێگرتن،
ئەمانە کۆمەڵێک ڕەفتارن ئێمە ئیخینە بەردەستی مناڵەکان لەسەری باسەکەن کە ئەمانە باشن یا باش نین کەی باشە کەی باش نییە ئێوەش بۆ خۆتان ئەتوان شتی تری پێ ئیزافە بکەن و لەسەری باسیکەن لەوانەیە مەسەڵ مناڵەکەتان ڕەفتارێکی خراپی بێ تۆ بێی ئەمە باسکەی ئەمە باشە یا خراپە کەی باشە کەی خراپە بۆ کە مناڵەکەیشت چاک بکەیت و چیتە بابەتی پەروەردەکردنی مناڵەکان و هەرچەند کە خۆ فەلسفە بۆ مناڵان لە ئەساستا پارادایمێکی پەروەردەی زۆر بەهێزە بۆ پەروەردەی مناڵەکانتە دەتوانن ئەم ڕەوشانە و ئەم داستانانە ئەم باسانە بەکاربێنن. کاناڵەکەمان لایک و سابسکرایب بکەن بۆ ئەوەی کە ئاگاداری دەرس بە دەرسی فەلسفە بۆ مناڵان ببن.